تایلند شوێنێکە بۆ پەرەپێدان و پێشکەوتنی یاریزانانی هونەرە بەرگریەکان بە تایبەت یاری موایتای. چەند پاڵەوانێک ماوەی چەند ساڵێکە ئەچنە تایلند تا پەرە بە ئاستی خۆیان بدەن و وە لە کۆمپانیا و ڕێکخراوە گەورەکانی جیهان لەوێ یاری بکەن. یەکێک لەو گەنجە پاڵەوانانە لە قەزای دەربەنیخانەوە لە ماوەی ڕابردوودا خۆی گەیانە تایلند لەوێ لە گەورەترین ڕێکخرا و یاخود کۆمپانیای ئەو یاریە کەون چامپیۆنە یاری کرد. ئەمڕۆ لە ستۆدیۆی سپۆرت مەگەزین یوسف محەممەد پاڵەوانی کورد و یاریزانی هەڵبژاردەی عراقی موایتای میوانە. کاک یوسف بەخێر بی، سپاس بۆ ئامادەبوونت. بەداخەوە پێش ئەوەی باسی مردنی ئەو گەنجەمان کرد کە لە تایلند بەڕووداوی کاتەچۆ پێم وایە لە ماتۆڕەوە بەداخەوە. کاک یوسف باش، یاریەکی تۆمان بینی لە ماوەی ڕابردووە کە یەکێک لە یارە بەهێزەکان ئەنجامدا و لە شوێنێکی زۆر زۆر بەناوبانگ لە تایلند. ئەم وەن چامپیۆنێکێکە لە ڕێکخراوە گەورەکان یەکگومان. تۆ ڕوو کردە ئەوێ جا پێش ئەوەی باسی ئەمە بکەین ئەمەیە بگەڕێمە بۆ سەرەتای تۆ لە دەربەندیخان یوسف لە چ وەرزشێکەوە دەستی پێکرد تا لە تایلند خۆی ببینێتەوە لە شوێنێکی وا بەرزیاری بکە. زۆر سپاس کاروانگیان. من کە دەستم کردە تەمرینکردن لە دوای کۆتایی هاوردنی زانکۆ ینی 2009 کە زانکۆم تەواو کرد تر دەستم کردە یاری کیک بۆکس. لە 2009 دەستم کرد یاری کیک بۆکس. پێش 2009 وایە 2012 یان 2013 و چەند جارێک یاریم کرد لە لای مامۆستا فواد هۆڵی بوو لە دەربەنیخان. بەس شتێکی وانەوە لە 2009 بە تەواوەتی دەستم پێ کرد هەتا 2022 ڕوون کردە وڵاتی تایلند لەوێ یاریەکەی خۆم گۆڕی لە کیک بۆکسەوە بۆ موایتای. جیاوازیەکەیشیانەوەیە هەردووکیان هەر یاری شەڕکردن، بەڵام موایتای هەم ئەژنۆی تایە هەم ئەنیشکی تایە عفو هەم ئەژنۆ هەم کلنجکی تایە. سوڕانی یاریزان لەگەڵ گرتنی یاریزانە ئەژنۆ دەن لێ ئەوانەشی تایە بەسەوە جیاوازیەکەیانە. جا باش تۆ کە دەست پێکرد بە کیک بۆکسێن چ هۆکارێک وای لە تۆ کرد کە ڕوو لەو وەرزشە بکەی بوون هەڵ دەربەنیخان تۆپی پێ و باسکە و بالە و تێنس و دنیایەک وەرزشیکەی تایە؟ بەڵێ وەڵام منی هەر لە مناڵیوە وەکو هەموو گەنجێکی تر لە مناڵەوە حەزم لەم وەرزشە بوو، ینی حەزم کرد ینی ئەستێرەیەکی دیارمان وەکو عەلی قەرەداقی وەکو یاریزانەکانی تر منیش بوومە ئەستێرەیە لەم یاریە و ئینشاءڵڵا هەوڵی ئەوە دەین. ینی کاریگەری خەڵکی بەسەرەوە؟ بەڵێ بەتاکید ینی هیچ کەسێەوە بێ کاریگەری دەوروبەرەکە هیچی شەناکە. باشە لەو پێش ئەوەی بگەی بە موایتای ئەنجامەکانت چی بوو لە کیک بۆکسا؟ وڵای پێش موایتای لە کیک بۆکسا بەس یاری ئەماتۆرمە کرد، ینی ئەوەی کە بە کڵاو ساغبەندوانەیە لەوانەیە نەمژماردەوە یاریە ئەماتۆرەکان بەس لەوانەیە بیسیاریەکەم کردوێ لە زۆربەیە سەرکەوتوم. سپاس بۆ. باشە دوایی گۆڕێت بۆ موایتای؟ بەڵێ بەڵێ. باشە بۆ تایلند هەڵەبژێرن یاریزانەکان ئێستا ئەچن لێ کەمپی مەشغوڵ ڕاهێنانەکان. تایلند چ جیاوازێکی هەیە لە وڵاتەکانی دیکە بۆ ئەم وەرزشە؟ تایلند دروستکەری یاری موایتایە. موایتای وە زمانی تایلندی موای ینی بۆکس ینی تایلند ینی بۆکسی تایلندی. ئەمە و یاریەکە لە تایلند دروست بووە. هەموو یاریزانەکان لە جیانە هەم یاری کیک بۆکس هەم یاریزانی کیک بۆکس هەم یاریزانی موایتای هەم یاریزانی بۆکسیش ئێستا لەم کاتەوە زۆربەی یاریزانەکانی ئێمەش ڕووەکەنە وڵاتی تایلند لەبەرەوەی وڵاتی تایلند لە ڕووی کەشوهەواوە زۆر گونجاوە بۆ تەمرینکردن، ئەنی کەشێکی تایبەتی هەیە. هەمیشە کەشەکەی گەرمە وەکو لای خۆمانیە نەتوانین لە دەرەوە تەمرینکەی لە هۆڵەکانی ئەوەیە هەوڵێکی کراوەیە، ئەنی کەشێکی زۆر گونجاو و معسکەری تەدریبی ئەوێ یان یەکەی ڕاهێنانی ئەوێ زۆر بەهێزە. بەیانیان تەمرینی باشوەیە. من بەیانە کەچین بۆ تەمرین باسی هۆڵەکەی خۆمەکەم. بەیانە کە دەستمانە کردە تەمرین 6 چین بۆ ڕاکردن هەموو ڕۆژێت 10 کیلۆمەتر ڕاکردنمان بوو. لە دوای 10 کیلۆمەتر ڕاکردن ئەگەڕاینەوە بۆ قاعە لەگەڵ مدەڕیبە تایلندیەکان یان مدەڕیبی سویدیشمان لاو هەر لەو هۆڵە تەمرینانەداوە. لە دوای ڕاکردن کە گەڕاینەوە 200 نی ینی 200 ئەژنۆ لە سەرکی سیاریمانە کرد. دوایەوە 200 پیان 300 تر ئەوانە تێپ مەبەستمان فرانکیک. بەڵێ ئەوانە تر ڕۆژەکان گۆڕانکاری وەسەراوە. دوایەوە چوینە تەکنیک ینی هیچ نەوایە ڕۆژی بەس تاقی بەیانیان 3 ساعت بۆ 4 ساعت تەمرینمانە کرد. تاقی ئێوارەش 2 ساعت چوارە چوینەوە بۆ 6 بەس تەمرینمانە کرد. لانی کەم سێ یەکەی ڕاهێنان یا خوزاتر ئەنجامان لە ڕۆژە زۆر هەوڵای تر. باشە لە بەیانیانەکە ئەڵێ 10 کیلۆمەتر ڕاکردن بە کۆمەڵ ئەمە ئەو هۆڵە هەموو یاریزانەکانی بەیەکەوە
لەم کەمپا بەشدارێک یاخود بە جاجارێکە و ڕاهێنەری خۆی بەڵێ هەر هەمومان بەیەک و ڕامانەگەر هەمومان ساعت شەشی بەیان 6 بوویان حوت وڵای وازان نازام کامیان هەمومان لە بەردەم هۆڵەکە یەکمانەگەر ئەو ڕایەنە سویدیە ناوی کریسە خەڵکی سویدە ئەو هاو لەگەڵمانە هەموو ڕۆژە 10 کیلۆمەتر بە ماتۆر لە دوای ئێمەوە هاو ترە ڕۆژەکانیش ڕۆژی 10 کیلۆمەتر زەون نەشەمان ئەچوین لە کەنار دەریا ڕاکردنمانەگەڵ بە ڕاکردن ئەچوین بۆ کەنار دەریا و لە کەنار دەریا و ڕاکردنی سەریعمانە بوو بۆ 200 مترێک و ئەگەڕاینەوە بۆ لیاقە و نەفەسوەمانە تر ڕۆژەکانی تریش پلەکانە بەسەر دەرەجی بەرزە سەرەکەوتین تقریبان 100 متر لەوانەیە بڵێم 100 متر سەرەکەوتی دوای ئەگەڕایت تراوە تەمرینەکانە گەڕان ڕۆژە لە بۆی بێزار نەوی لە چەند یاریزانە بوون بەنزیکی لەگەڵ لەو کەمپە پێم وایە 100 یاریزان زیاتریش زیاتری هەموو تر وڵاتە جیاوازەکان بەڵ هەموو وڵاتە جیاوازەکانی بەڵێ هەموو وڵاتەکان ڕووەکەنە وڵاتی تایلند بۆ تەمرینکردن لەبەرەوەی شتێکی جیاوازە مثال من لەوەی کە لە کوردستان فێرم کە چووماوێ کوردستان زەربی سفرەوێتەوە زەربی سفرەوێت و ئەوێ چیتی ترە پێڵێ باشە چێترە ئەو هۆڵانە کە لەوێ چۆن یاریزانێک کورد بێ لەوێ ئەتوانێت ناوی خۆی بنووسێ و بڵێ من هاتووم بۆ کەمپێک و ئەمە چۆن ڕێکەخەن بەڵێ پێشتر پێویستە لەگەڵ کەمپەکان قسەکە ینی کۆمپەکان تر هەمویان لە سایتی ئینستاگرام و فەیسبوک هەمویان پەیوەندیان پێوەکەی تێم بۆ کەمپە تر بەشداریکردنی خۆیان پێوێژن کەمپی وامانەیە 4 وەرەقەیە مانگی 4 گەڵا کەمپی وامانەیە مانگی 5 گەڵا تر ئاوای بەس بۆ مەشقەکانە بەڵێ بەس بۆ مەشق و ڕاهێنان ئەو مانگی 4 وەرەقەیە دەیتر لەگەڵ لە نزیکی ئەو هۆڵانە یان هۆڵی واشەیە خۆیان شوێنی خەوتنیانەیە چێشتخانەیانەیە تر هۆڵ بۆ هۆڵی گۆڕێ و شتانە پێویستە قسەیان لەگەڵا بکەی پێشەوەی بڕێ ینی کەمپێکی ئامادەکراوە بۆ هەر وەرزشکاریە هەم مەشقی تیاکە هەم ئەمێنێتەوە هەم نانیشت هەموو شتێک تۆ ئەگەر لەو کەمپانیا زۆر یاری بکەی لە کۆمپانیا گەورەکانە لە کۆمپانیا و ڕێکخراوە گەورەکانە زۆر یاری بکەی ئەو کەمپانە سپۆنسەر دەکەن هەم سپۆنسەری نان خواردن شوێنی خەو تەمرین هەموو شتێ سپۆنسەر تەنانەت شۆرتی یاری تیشێرتی یاری تەواوکەری خۆراکی هەموو سپۆنسەری هەموو شتێکەکە هەموو بەدانێن بەڵێ بەڵام دوایەوەی ناوبانگێکی باش بەیەکەی لە تایلاندا تۆ کە چویت ئەزمموی خۆت لەوێ ئەم ئیشانە چۆن بە دەستکەوت بە ئاسان بوو یا قرس بوو بەڵێ من سەرەتا کە چوون بۆ تایلند ساڵی 2023 بوو یان 22 نازام پار 22 بوو بەڵێ هەرچیم هەبوو فرۆشتم ئەنی کەم پێشتر وڵاخ و مانگام هەبوو ئەوانم بەخێوەگەر ئەوانە فرۆشت وە لەگەڵەوەشا کەوت ماڵ خۆمان هەرچیمانە بوو فرۆشتم یانی ئەوەی کە ئیسپادەمان لێگەن تەنانەت عود و سازوانەی خوشک و براگان و فرۆشت بۆ کاریان نەیاوە هەموویم فرۆشت و تقریبان 40 وەرەقەی یەکەم خەڕ کرد ئەتر کە چوون بۆ تایلند لەوێەوە لەگەڵ یاری بێزاد ڕەفیق دۆستەیە لە وڵاتی تایلند کەمپێیە خەڵکی ئێران کوردی سنەیە لەوێ کەمپێکی هەیە من کە چوون بۆ لای قسەم لەگەڵاگر پێشووتر یاریزانی ناردە شوێنیشمان بۆ مەتار لەوێەوە چین بۆ کەمپەکەیەوە ئەو مانگی 200 دۆلاریشی لێ سەندم لەبەرەوەتی یاریزانی کوردی لە 150 بۆ کەت کردم 200 دۆلاری لە سندم لە نزیکی ئەوە ژوورێکم کرد بۆ خۆم و بۆ چەند ڕۆژمای تۆ یەکەم جار 5 مانگ مامەوە یەکەم جار بەڵێ ئەم دووەم جار کە چووم 2 مانگ و 10 ڕۆژ مام ئەم دووەم جار 5 مانگەی یەکەمە چەند یاری ئەنجامە بەڵێ 5 مانگ یەکەم کە من چوون بۆ پێم وتی یەکەم جار ینی من ئاسمەوەنە بەرزنەوە ئەوانیش سەیری ئاسەکەن هەموو مەنیجەرەکان ئەنی هەموو کەسێ ناخەنە ناو ڕێکخراوێک یاریگە من 2 مانگ یەکەم کە یەکەم جار داخڵی تایلند بووم هەفتەیە تەمرینم کردووە بزانم یەکەم جاریان پێم وت حەزەکەم یاری پرۆفشناڵکەم وتی تۆ جارێ زۆرمەوە ینی 2 مانگ تەمرینم کرد اینجا دوایەوە خۆی وتی لە کۆمپانیا ینی یەکێک لە نزمترین کۆمپانیاکان هەر لە ڕاجا ناکاوت لەوێ یاریێکی بۆ گرتم لەگەڵ یاریزانێکی تایلندی و سپاس بۆ خۆی یاریەکەم بردەوە یەکەم یاری بەڵێ یەکەم یاریم بردەوە سپاس چۆن بردەوە بە ناکاوت بوو نە بە هەر بە خاڵ بوو هەر سێ ڕاوندەکە یاریمان کرد بە یەکە و لە ڕاوندی سێمە تر من دەست بەرزیان کرد لە دوای یاریەکەمەوە چی کە گۆڕا بۆ تۆ وڵا لە دوای یاریەکەمەوە ئەو هەستم لە لاوە دروست و هەستی پیشەگەری ئەنی هەموو یاریزانێکە چووە ناو یاریەکە و حەزەکە بێتە پیشەکەر حەزەکە یاری زیاتر بکە حەزەکە پلەی بەرز بێت و حەزەکە بڕاتە کۆمپانیای گەورەتر ئەنی خەونی من ئەو لەم کۆمپانیا بەشداریکەم سپاس بۆخوا بە یارمەتی کاکیمداد و کاقوبات توانیم لەو کۆمپانیا یاریکەم و یەکێکە لە یاریە خۆشەکانی ژیان باشە یاریەکەم برتەوە یاری دوم و سێم و ئەوانە بەڵێ یاری دووەمیش لە کرد لە یاری دووەمیش لە کۆمپانیای ماکس مۆیتای و ئەویش هەر لەگەڵ یاریزانێکی تایلندیا و یەکەم یاریم لە کێشی 54 کیلۆگرام یاری دووەمم لە کێشی 55 کیلۆگرام
هەر لە کۆمپانیای ماکس موای تای لە ستادیۆمەکەی لە پەتایە لەو شاریکەم لێژیم هەر لەوێ یاریم کرد ئەو لە ڕاوندی سێمە یاریزانی بەرامبەرم ناکاوت کرد سپاس بۆ خواویشم بردو لە یاری سێمە لە ئیفما فیستیڤال بوو ڕۆژی لەدایکبوونی پاشای تایلند ڕێکخرا ئیفما یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکانی ژیان بۆ هونەری بەرگری ینی بەڵام لە ئەماتۆرە بەڵام و یاریان کردو بۆ یاریزانە پیشەگەرەکە پرۆفشناڵەکان 4/12 بوو وابزان هەڵەنەم 4/12/2023 لەگەڵ یاریزانی وچاندی 2023 من مانگی دەی 2022 چوون بۆ تایلند بەڵێ 4/12/2022 کاوای ئایتر کە چوون بۆ تایلند ئەو کاتە لەگەڵ وچاندلیە لەو یاریشە لە سێ ڕاوندەکە سپاس بۆخۆ یاری سێمیشم هەر بە خاڵ بردمەوە بەڵێ باشە یاری چوارەم و بەڵێ یاری چوارەم لە یاری چوارەمە بەداخەوە دۆڕامەوە هەر لە کێشی 54 کیلۆگرامە و هەر لەگەڵ تایلندیا هەر لەگەڵ تایلندیا بەڵێ هەر لە کۆمپانیای ڕاجەدامنان لە ئۆلۆمپینی ڕاجەدامنان لە ستادیۆمی ڕاجەدەمنان یاریەکەمان کرد بەداخۆ یاریە دۆڕام و لەگەڵەوەشە پەراسم شیا لەو یاریە بەڵێ دوایەوەش یاری پێنجەم هەر پەراسم شیاوی تر ئەوتم بە یاری تەواوکەم یاری بکەم اینجا پێشەوەی بگەڕم ئەمە ئەم یاریانی کە لەوێ کرد لە جاری یەکەم تاکە چوو بە تەلەند وای لێوی سف کرد بگاتە هەڵبژاردی عێراق بەڵێ بەتاکید من نەچوومایە بۆ تایلند ینی باوەڕ ناکەم باقلی خۆم باوەڕ ناکەم بە ژیانم هەڵبژاردەی عێراقم ببینێ چونکە کە من لە تایلندوم ینی ئاستی یاریکردن و تەکنیکانم زۆر بەرزترێتەوە لەوەی لێرە لەبەرەوەی ڕۆژێکی تەمرینکردنی تایلند لەوانەیە بڵێ مانگێکی تەمرینکردنی من و دەربەنیخانێکە لەبەرەوەی دەربەنیخان من ئیشمەیە من کار و کاسبی گەڕان برادەر ئەملا ولا هەموو شتێک لەوێت تەواو خۆت ئامادەکەی بۆ لێ بەس تەمرینەکە هیچ ناکەی لەگەڵ کێشە لەگەڵ کەسانێکە کە پێشووتر پاڵەوان بوون سامن ئەو هەموو دەڕیبەکانی تایلند پێشووتر خۆیان یاریزانی پرۆفشناڵ بوون لە موای تایە لە کیکبۆکسا لە ئێمێمەیە ئەوانە تەمرینە پێەکەن جیاوازە لەگەڵەوەی لە کوردستانە لەگەڵ مامۆسایەکی ترا یاریکی باشە کاتیتەوە بۆ عێراق لە عێراق یوسف محەممەدێکی ترمان بینی لە پاڵەوانەتی عێراقا یاریتە کرد چ جیاوازیەک هەبوو لەگەڵ یاریزانەکانی دیکەەوە چەند یاریکەت کرد من کە گەڕامەوە بۆ عێراق مانگی یەک گەڕامەوە بۆ عێراق لە مانگی سێ پاڵەوانەتی منتەخەبی عێراقمان بوو لە کەربەلا لە شاری کەربەلا ترکە گەڕامەوە دەستم کردە لەبەر ئیشی کرێکاریەکەم دەستم کردە ئیشی کرێکاری چەند ڕۆژە تەمرین مەگرت چەند ڕۆژێ چوون بۆ کرێکاری تر وردە دەستم کردەوە مەشقوو ڕایەنان لەوێش هەریەک یاریم کرد لە شاری کەربەلا هەریەک یاریم کرد لەگەڵ یاریزانێکی عەرەبە و سپاس بۆخوا یاریەکەم بردەوە دووەم یاریم لەگەڵ یاریزانێکی خەڵکی سلێمانیەوە بەڵام بەداخەوە نەیتوانی بگاتە کێشەکە 400 غرامی زیاتر و لە کێشی 54 و 400 غرام و لە یاسای نێودەوڵەتیشە ناوێ بە هیچ شێوەیەک زیادە و بێت و لە یاریەکە کرێتە دەرەوە تر بۆیە من هەریەک یاریم کرد سپاس بۆخوا هەڵبژاردەی عێراق یاریزانە بەتواناکان و کە عێراق پشتە پێ بەستێ باشە باسی ئەم یاریە بکەین کە ئەیبینین هەر سێریشی بکەینەوە ئەم یاریزانە کێیە ئەمە لە کێشی چەنابوو و لە شوێنێکی وا گەورە کە ئەم هۆڵە یەکێکە لە هەرە هۆڵە گەورەکان لە تایلەندار بۆ ئەم یاریە بەڵێ ئەمە هۆڵی لومپینی ستادیۆمە کۆمپانیای وان چامپیۆنشیپ بەشێکی خۆیان بردوتە ناو ئەم هۆڵەوە لەگەڵ ئەم هۆڵە کۆنتاکیان بەستووە لەوێ یاریەکانی خۆیان ڕێکەخەن بەڵام سەرەکیەکەی وان چامپیۆنشیپ لە مالیزیایە سامن کە لەگەڵم یاریزانە یاریم کرد کە سەرەتا چوون بۆ تایلند ئەم جاری دووەمە بڵێن کە چوون بۆ تایلند دوو هەفتە یەکەم من بۆ یاری پرۆفشناڵ نەچووم یەکەم جار بۆ تایلند لەبەرەوەی قەرار وا مانگی 11 ساڵی ڕابردوو لە تایلند بتوڵەی ئاسیا بکرێ من بۆ ڕۆیشتم لە تایلند تەمرین بکەم و خۆم ئامادەکەم بۆ بتوڵە تاڵبژاردەکەژێ لەگەڵانە بەڵێ تاڵبژاردەکەژێ تر کە زانیم ئەو پاڵەوانتی ئاسیایی ئیلغا کراوەتەوە دوای دوو هەفتە مێهدی زاتوت سەرۆکی کەمپی ڤێنم ئەو کەمپی کە من تەمرینم لێ کرد و مەنیجەری ئەو کەمپەشە ینی سپاس بۆخوا من لەو دوو هەفتە توانیم تەمرینەکانم باش بووی ترەویش منی بەدڵ بوو
لەو دوو هەفتە داوای لێ کردم ڕسمی خۆم و یاریەکانی پێشوش تریشمی بۆ بنێرم کە لە تایلند کردومە یارە پرۆفشناڵەکان بۆم ناروتی حەزت لە کامیانە حەزت لەوە RWS کۆمپانیا RWS یان حەزت لە کۆمپانیای ون چامپیۆنشیپە کە گەورەترین کۆمپانیایە وتێتەوەی لە کامیانە یاریکەی تمیش ون چامپیۆنشیپم هەڵبژار لەبەرەوەی پێم وتی خەونی منەوە لەو کۆمپانیا یاریکەم سپاس بەخوا یارێکی باش چەندی قبوڵیان کردی چەندی پێچوو تاکو وەڵام بنەوە بڵێن تۆ ئەمە ئاگونجیت بەڵێ من کە ئەو ڤیدیۆ ڕسمشتانی خۆم بۆ ناریتر ئەو لەو کاتا پێی نەوتم تۆ کەی یاری هۆیە دوای دوو هەفتە سێ هەفتەیەک بوو ئەو وەڵامی داموتی 1 دیسەمبەر یاری هەیە لە ون چامپیۆنشیپ لەبەرەوەی یەکسەر ون چامپیۆنشیپ پێکێک لە کۆمپانیا گەورەکان هەموو یاریزانێک قبوڵ ناکە هەموو یاریزانێکی ئاستن زەمیان بڵێن تازە ڕۆیشتۆتە ناو ژیانی پرۆفشناڵەوە قبوڵی ناکە هەتا یاریەکانی نەبینێ هەتا ئاستی نەبینێ هەتا سێری ڕابردووی نەکە قبوڵی هەموو یاریزانێ ناکە تاوەکو ڕزامەندی دەبڕی ماوەیەکی زۆر لە قەلەقیە مایتەوە ئارەوەڵا زۆر لەگەڵ ئەو مدەڕی بە سویدێشا قسەم کرد سەرەتای کۆتایی مانگی 11 بوو ئەوزان 20 11 نەبوو ئەنی تەواو بێ ئەمەل بوو مامەلیاوتم بگەڕێەوە بە کوردستان لە گشتی باشترە وەنە یاری ون چامپیۆنشیپەیە نەوەی ئاسیاشەیە قسەم لەگەڵ وتی خۆم قسە لەگەڵ مێهدیاکەمەوە کە قسەی لەگەڵا کرد باش سپاس بخوا وتی بۆ 1 دیسەمبەر قبوڵیان کردی وان ئەم یاریزانت ئەناسی لەوێ یاری بکە ئەم یاریزانە سەرەتا هەر پێشی نەوتم چ یاریزانێ بەرامبەرتە تایلندیە بەڵێ تایلندیە چۆکدیە یاریزانێکی زۆر باشی وان چامپیۆنشیپە ڕۆژی ئەو ڕۆژەی کە وەزنمان کرد لە بانکۆک ئەو ڕۆژەی کەسێ پێیوتم ئەمە یەکێکە لە یاریزانە باشەکانی تایلند میشتم سپاس بۆخوا لەگەڵ یاریزانە یاریکەی یاریە زۆر خۆشترە لەگەڵەوەی لەگەڵ یاریزانێکی ئاست لە خوارەوە یاریکەی یاری زۆر باش و هەم یاریزانێ زۆر بەخوت و دەستی زۆر بەخوت کە دەستی لێدام ئاگەم لە خۆم نەیەم باسی ڕاوەندی یەکەم بکەین بەڵێ یوسف لە ڕاوەندی یەکەمە لە سەر ستێجی ڕکابەرێکی زۆر قورس خۆی بینێتەوە کە خەونی خۆیەتی بەدیبێنێ بەرامبەر یاریزانێک کە خۆت باسیەکەی یەکە لە پاڵەوانەکانی تایلند و پاڵەوانی ئەو ڕێکخراوە ڕاوەندی یەکەم چی بوو بە هەموو یارەکانی پێشتر هێناتۆ بیری خۆت ئەمە چ جیاوازێکی هەیە بەڵێ ڕاوندی یەکەم جیاوازی لەمە یەکەم یاریمە کە بە دەستکێشی بچووکەوە یاریکەم ئەوە یەکەم جیاوازی و دووەم جیاوازی کاتمە ناو لومپینی ستادیۆم ئەو ستادیۆمەیانی زۆر جیاوازە لەگەڵ هۆڵەکانی ترا ئەنی تۆ لەوانەیە هەزارەها ئینسان هەزارەها تایلهاندەر سەیری تۆگەڕێ ینی زۆربەشی تایلندی زۆربەشی تایلندی و زۆربەشی جمهوریەوە کوردی لێ نەبوونەوەڵا کوردم نەبینا لەوێ ئەنی ڕاوندی یەکەم سپاس بۆخوا ینی لە ئاستی من لەوانەیە ئەگەر وەکو ڕاوندی یەکەم بەردەوام بوومایە ڕاوندی دووەم و سێمیش لەوانەیە یاریەکەی خۆم وایە لەبەرەوەی دەستی من زۆر زاڵتر بوو لە ڕاوندی یەکەمە بەڵام لە کۆتایی ڕاوندی یەکەمە بۆکسێکی داوە ناوی چاوماوێژین ینی چاوم تەواو تەڵق بوو کە ڕاوندی دووەم هاتمە ناوە و دوو نەفەرم بینا ئاوامەیە کرد زۆر باش نەمەبی بەڵام هەر بەردەوام بیارەکەمان بینی ڕۆحێتێکی زۆر گەورەت بۆ لەگەڵ ئەمە یاریت کرد بێگومان بە خاڵ پێم وایە یەکلا بووە ناکاوتی کرد بەڵێ لە ڕاوندی دووەمە پێم وایە لە دەقەیەکەمە ناکاوتی کردم لەبەرەوەی من باش نەمەبینا و ینی ئەو لە ڕاوندی دووەمیشە زۆربەی هێرشەکانی خۆی چڕ کردو یاریزانی تایلندی هەروایە مامۆستا یاریزانی تایلندی لە ڕاوندی یەکەمە زۆر خۆی هیلاک ناکە خۆی دانێ بۆ ڕاوندی دووەم و سێم ئەنی ئەو تەکنیکی تایلندیەکانە لەبەرەوەی یاری خۆیان زۆر وەرگرتووە لەمە بەڵێ سپاس بەخوا ئەزمونێکی زۆر باش ئەمەمان بینی ڕکابەرێکی قورس بوو دەستخۆشی لێەکەین زۆر باش لەگەڵ ئەمە وەکو خۆتان لە شەرتە کرد و لە خۆش لێ ڕازی و ڕاهێنەرەکانیش ئێستا پلانی داهاتووی تۆ چییە هەم لە هەڵبژاردی عێراق و هەم لە تایلند لەم ڕێکخراوە گەورانە وەکو دووهەمی پرسیاریش پلانی داهاتووم ئینشاڵڵا بۆ مانگی سێ یاری ئیندۆرگەیمزی ئاسیامانەیە ئیندۆرگەیمزی ئاسیا هەموو یاریەکان کە لە هۆڵی داخراوە کرێ هەموو یاریەکان لە هەموو وڵاتانی ئاسیا هەموو هەڵبژاردەکانی ئاسیا لە وڵاتی تایلند لە بانکۆک ئەو ئیندۆرگەیمزی ئاسیامانەیە کە 4 ساڵ جارێکەگرێ ئینشاءڵڵا بۆ مانگی سێ منیش وەکو یاریزانێکی منتەخەبی عێراق بەشداری ئەو پاڵەوانێتەیەکە بۆ گەڕانەوە بۆ تایلند بەڵێ بەڵام ئەم جاریان یاری پرۆفشناڵ نییە ئەماتۆرە بەڵێ ئەنی ئەمە ئاسانترە بۆ تۆ بەڵێ زۆر ئاسانتر ئینشاءڵڵا دوای سەرکەوتنی بۆ هیوادارم زیاتر ئاگاداری خۆتان بن لە وڵاتێکی تایلند خۆرزان زۆر قەرەباڵغا و هاتوچۆ تیایدا جیاوازە بەڵێ بەدا هیوای سەرکەوتنی بۆ سپاس بۆ ئامادەبوون لە سپۆرت مەگازین دەست خۆش بێ